لەسەر ئەم ڤیدیۆ کلیپانە ئێستا ئازاد خۆشناو لە بەڕێگەی سکای بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە ئەڵمانیان لەگەڵمانجا. سڵاو دەبێ بەڕێز خۆشناو. دەمەوێت سەرەتا بەوە دەست پێ بکەم ئازاد خۆشناو دەمەوێت سەرەتا بەوە دەست پێ بکەم بزانین مەبەست چیە لە بڵاوکردنەوەی ئەم پێنج ڤیدیۆ کلیپە بەیەکەوە. زۆر سپاس بۆ پەیوەندیت و بۆ ئەو کاتبەخشینەتان بە من زۆر مەمنون. سڵاوڕێز بۆ ئێوەی بەڕێز و بۆ بینەرانی خۆشەویستی ڕووداو. پێش چەند ماوەیەک ئەلبومێکی موزیکم بڵاو کردەوە سۆلۆی کە مامبوو تەمان لەگەر گروپی ئۆرکسترا کە پێکات بوو لە 11 تراک. تراشی یەکەم بە ناوی سڵاو بوو، تراشی کۆتایشی بە ناوی ماڵاوایی بوو. ئەلبومەکە بە ناوی Melodies of the Kurdish Mountains واتە ئاوازەکانی چیای کوردان بوو. زیاتر لەسەر ناوی چیاکانی کوردستانی تێدا بوو. یەک لەو تراکە ناوی چیای نەمرود بلندە لەگەر سیپانی خەڵاتێ، ئەو دوو چیای تەمان لە باکووری کوردستانن. موزیکەکی دیش بە ناوی کەپی شیلانە بوو کە بەرزترین لووتکەی چیای سەفینی ناوچەی خۆشناوەتیە. چەند موزیکەکی دیشی تێدا بوو. یەک لەوان دوو لە موزیکانە یادی هونەرمەندە گەورەکانی کورد بوو، یەکیان کرمانج یەکیان سۆرانی ئەو کرمانجەکە تەمان هونەرمەندی گەورە محەممەد عارفی جەزیری سترانێ لێلی خەپشێم هەڵبژات بە ئارانژێکی نوێ و ژەنینەکی نو. موزیکی دیکەشی هونەرمەندی گەورەی دەنگ خۆش مامۆستا حەسەن زیرەک بوو مەزەدار کە ئێستا لە تەلەڤیزیۆنەکە دەردەچی. بەڵێ باشە. دروستکردنی ڤیدیۆ کلیپی میوزیکی لە ئەوروپا کارێکی دژوار نییە بۆ ئەوەی هونەرمەند؟ طبعا هەڵبەت هیچ کارێک بەبێ کۆش و خەبات نایێت ئەنجامدان. هەموو کارێک بە بیرۆکەیەک دەست پێ دەکات، دوای بەداڕشنشی موزیکی دای دەڕێژی و دوایش ئامادە دەبی بۆ کاری تۆمارکردن. دوای تۆمارکردنیش میکس و مایستەرنگ دەبی. پاشی ئەوەش پاشی هەموو کارەکان کە ئەنجام درا بۆ وێف ئەوجا ڤیدیۆ کلیپی بۆ دەکرێت. طبعا کارێکی سەختە وە بە ئاسانیەوە نابی، هەم کاتی زۆر دەوێ، هەم ئیمکانیەتی هونەری زۆری دەوێ، هەم ئیمکانیەتی مادیشی تەمان زۆر دەوێت. بەڵێ باشە. بەڕای ئێوە بۆچی لە کوردستان حەز بکە و ئەو کاری لە دەست بێ بە خۆشحاڵیەوە دەکەتەوە؟ بەڵێ بەڕای ئێوە بۆچی لە کوردستان گرنگیەکی زۆر بە ڤیدیۆ کلیپی میوزیکی نازرێ و چی بکرێ بۆ ئەوەی کاری ڤیدیۆ کلیپی میوزیکی زیاتر بەرهەمهێنرێ لەلایەن ژەنیارەکانەوە؟ بەڕاستی من زۆر گرنگی بەوە دەدەم کە هیچ هەڵەیەک لە کارەکانی مندا نەبی، هەم لە ڕووی تیۆری و هەم لە ڕووی هەست و نستی کوردەواری واتە ڕەسەندی. موزیک و هونەر پێناسەی هەموو گەلانە. طبعا ئێمە دەبی زیاتر پەرە بەوەی بدەین کە موزیکی کوردی بەرەو پێش ببین و ڤیدیۆ کلیپی جوانتری بۆ بکەین و کاری جوانتری بۆ بکەین. هەتا ئێستش کە ئەو پەرەی پێ نەدراوە بەداخەوە تەوان دەڵێم زیاتر احتیمام بە گۆرانی دراوە. گۆرانیش تەمان زۆر و بۆریەکی زۆری تێکەوتووە. زۆربەی گۆرانیەکان تام و چێژێکی کوردی ڕەسەن نابن. لێرەوە ئەمن داواکاری لە وەزارەت دەکەم، لە هەموو بەرپرسان دەکەم کە بتوانن زیاتر احتیمام بە تایبەت میدیاکاران زیاتر پەرە بەوەی بدەن کە زیاتر کاری موزیکی ئەنجام بدەن. باشە. ئەم بەرهەمە جوانت بەرهەمهێناوە بەنیانی کۆنسەرتێک لە شارەکانی کوردستان یاخود ئەوروپا ساز بکەیت؟ زۆر بە خۆشحاڵیەوە ئامادەم کە کۆنسێرتم، بەڵام لەبی لە ڕێی وەزارەتەوە بی یا لە ڕێی میدیایەک بی من هەموو کات ئامادەم بۆچی نا. حەزم کردە و باسی ئەو ڤیدیۆ کلیپانەشت بۆ بکەم. ئەو 5 ڤیدیۆ کلیپەی دوایی لە وڵاتی ئۆکراینە تۆمارمان کرد، فلیمەکەمان کرد. فێرمەی گەرچێک
فيديو برودكشن ئەو ڤیددیوانەی ئەنجامدا لە شاری خێرسۆن لە ئۆکراینە. پێشی ئەو 5 ڤیددیۆش طبعاً چەند ڤیددیۆ دیشم کردبوو لە ئەڵمانیای موزیکی چیان نەمرود بلندە یان مەموزین لەگەر شتۆرم موزیکەکی ڕووسی بوو لە ئەلبۆمەکەم طبعاً هەموو موزیکەکان کوردی بوون تەنها یەک موزیک ڕووسی بوو. بەڵێ ئازاد خۆشناو میوزیک ژن لە ئەڵمانیاوە زۆر سپاس کە لەگەڵمان بوویت.